لە هەر جێگایەکەم ڕێز و سڵاو و خۆشەویستی ئێمەتان ئارەسەوە بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام ئەمڕۆ لەگەڵ ڕێناز ئەرسەلان کامێرەمانی هاوکارم پەیامێکی دیکەی هاوڵاتیان لەنێو شاری سلێمانی بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازیدەوە بە ئومێدەوەی پەیامیم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ باز لە کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانەکەین لە ئێستادا دەنگوویەوە هەیە 12 یان 13 ئەم مانگی هەشتا پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە ئێمە دەپرسین کاراکردنەوەی پەرلەمان چی لە ژیانی خەڵک دەگۆڕێت ئایا کاراکردنەوەی پەرلەمان تەنها بۆ شەرعێتیدانە بە ڕیفراندۆم یاخود بۆ بەرجەستەکردنی یاسا و بەرقەراربوونی یاسا لە هەرێمی کوردستانە ئایا لە فەراغی پەرلەماندا لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوودا چی لە ژیانی خەڵک گۆڕاوە و خەڵک چی بەسەر هاتووە ئایا گەر دەستگایەکی وەکو پەرلەمان کە سەرچاوەی یاسادانان و دەرکردنی یاساکانە دابخرێت چی بەسەر ئەو میلەتە و ئەو گەلەدا دێت ئێمە لەگەڵ هاوڵاتیانە باز لە کاراکردنەوەی پەرلەمانەکەین باز لە سوودەکانی دەکەین و باز لەوە دەکەین پەرلەمان دەتوانێت چی بۆ خەڵکی کوردستان فراهەم بکات کە لە ئێستادا خەڵک زۆر ژیانی ناخۆشە و پڕێتی لە چەرمەسەری لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان بابزانین هاوڵاتیان چیمان پێ دەڵێن سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان فەرموون وەڵا بڕۆ ناگەم هیچ گۆڕانکاریی بەسەرا بێت لەبەرەوەی ئیرادەیەکی ڕاستەقینە نییە لەوەتی پەرلەمان نەماوە بەڕاستی خەڵک تەواو وێران بووە وەزعی خراپ بووە هەموو وڵاتی بێ پەرلەمان کە دەستگایەکی شەرعیتیانە بوو وای لێت ئەگەر پەرلەمان کاراکرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان بێ بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکار بێت بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی نەبێ ئاسوودەین دڵمان پێخۆش بێ ئەگەر وانە بێ بەداخەوە ئەگەر خۆمان یەکگرتوو بین ئەگەر خۆمان پشتی یەک بگرین پشتی یەک بەرنەدەین پارچە پارچە نەبین هەر کەسە پیاوی لایەنێک نەبین یەک بین هەموو شتێکمان بۆ کرێ کاراکردنەوەی پەرلەمان تەناشێکی ڕۆتینیە و هیچ قازانجێ بە خەڵک ناگەێنێ هیوادارم پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر ئەساسێ لەسەر بنچینەیەکە بتوانن خزمەتی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بکەن بزگەوی خەڵک چاک بکەن ئەو کاتە پەرلەمانێکی کارای و پەرلەمانێکی ئەکتیڤە بێ و پەرلەمانێکی زیینووە بێ 12 و 13 ئەم مانگە قەرار وایە پەرلەمان کارا بکرێتەوە پێت وایە بە کاراکردنەوەی پەرلەمان چی لە ژیانی خەڵکە گۆڕێت وەڵای شێ ناگۆڕێ نەوەڵا هەر میلەتە هەرە بێ ئەروە بنێنێتەوە بۆ خۆی هیچ شتێکی ناگۆڕێ بۆ کار چییە وەڵا ئایتە بڵێن چیە یەم دوو حیزبێ باشە بەڕای تۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ خۆشکردنی ژیانی خەڵکو و بۆ شەرعیتیدانە بە یاسا یاخود تەنها بۆ شەرعیدانە بە ڕیفراندۆم وەڵا هەر بۆ ڕیفراندۆم هەیە جینا بۆ یشتێکیکە نییە نە بۆ خۆشی و نە بۆ ئینیشە نە بۆ ژیانیشە نەدە بۆ نییە کە پەرلەمان ژیانی خەڵک بگەڕە دۆخی جاران ئومێدم بۆ نییە نەوەڵا ئومێدم بۆی نییە هەرەوەڵا ئەی چی بکرێ بۆی پەرلەمان بکەنە دامەزراوەیەکی وا کە دەسەڵاتی بەسەر هەموو دەسەڵاتەکانی ترا هەبێت و لە پەرلەمانەوە خۆشگوزەرانی بۆ خەڵک دەستەبەر بکرێ وەڵای بەخوا هیچ شتێ ناکرێت بۆ میلەتە چەند جار دابنیشن هیچ شتێ ناکرێت بۆ میلەتە هەر بۆ خۆی ئەمێنێتەوە قەرار وایە 12 13 ئەم مانگە پەرلەمان کارا بکرێتەوە پێت وایە ژیانی خەڵک گۆڕانی بەسەرا بێ وەڵاهی بڵێم چی ئینسان هەرچی بڵێن لەوانەیە زۆر بە ژیانێکی خۆش ئینشاءالله هەموو شتێک جێبەجێ بکەی بەیزنی خوا ژیانی خەڵک لەوانەیە بگۆڕێ بە هەموو شێوەیەکە گۆڕێ ئەو ڕواایە کە بگۆڕێ ئینشاءالله بەیزنی خوا هەر شتێک خوا شتی ویستی خوای لەسەر ئینشاءالله بێ بگۆڕێ لە فەراغی پەرلەماندا لەمەوەی ئەم 2 ساڵدا کە پەرلەمان داخرا ژیانی خەڵک چی بەسەر هاو ژیانی خەڵک ئەزانین چۆنە ئەکەوێتە سەر یاسی خەڵک ژیانی خەڵک زۆر ناڕەحەت و ناخۆش و بێتاقەت لەبەرەوەی شتێک کارەکانی خەڵک هیچی نەهێڕێ بەکار فەراغی یاسا بوو یاسان یاسان یاسا ئەوەیە کە ئینسان دەکبێت ئیشکا بە هەموو جۆرێک یارمەتی و هاوڵات ئیشکا بۆ هاوڵاتی و ملەتی ئێمە وەڵا بڕۆ ناگەم هیچ گۆڕانکاریی بەسەرا بێت لەبەرەوەی ئیرادەیەکی ڕاستەقینە نییە پەرلەمان بۆ کاراکرێتەوە کوا کاراکرێتەوە می درۆ دەلەسێ نا قەرار وایە 12 و 13 ئەمان کارا بکرێت قەراریان وت و درۆشیان کرد ئەنی باوەڕ نێ بە کاراکردنەوەی ناوەڵا ئەگەر کارا کرایەوە پێت وایە ژیانی خەڵک بگۆڕێ بڕوا ناکەم لەبەرەوەی لەسەر چاوەکەی و بە خراپیاتەوە لە ماوەی داخستنی پەرلەماندا ئەو 2 ساڵە بێت چی بەسەر ژیانی خەڵکە هاو بۆ هی داخستنی پەرلەمانەوە جا چی بەسەر ناتوە چی بەسەر ناتوە چی خراپەکاریە بەسەر هاتووە لە بڕینی موچە و بێ ئیشی و بێکاری و بێکارەبایی و هەرچی خراپەکاریە میکراوە ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە تۆ پێت وایە بۆ بەرخەراربوونی یاسا یاخود بۆ شەرعیدانە بە ڕیفراندۆم
وڵاوە لەوانەیە زیاتر بۆ ڕیفراندۆمەکە بێ نەگەر چەند وەختە بۆ کاریان نەکردوێتەوە بەڕێی من بۆ شەرعیدانە بە ڕیفراندۆم بەحسا بەڵام ڕیفراندۆمەکە بە هیچ شێوەیەک زۆربەی دەوڵەتەکان قبولیان نییە و خۆشمان هەر قبولمان نییە لایەنی چەند کەسێکەوە یانەوە ینی ئەم ڕیفراندۆمە جێبەجێ بکرێ و سەر بگرێ و ئەم شتانە بەڵام خۆ چەند کەسێک ناتوانێت ئەمە جێبەجێ بکە ئەبێ بە یاساکان بەعام بە قسەی خەڵکی بێ بە قسەی جەماوەەر بێ بە قسەی دەوڵەتان دەوروبەرمان بێ با بڵێ ئەم شتانە بێت کە تۆ کەس ڕەزامەند نەبوو لەسەر ئەمە بە هیچ شێوەیە کاران ناکرێت باشە لە ماوەی داخستنی پەرلەماندا چی بەسەر ژیانی خەڵکە هات لە ماوەی ئەم 2 ساڵەدا وەڵایی لەوەتی پەرلەمان نەماوە ئێمە بۆ قسەیەکمانەیەڵێ بۆ خوا قسە بکەین لەوەتی پەرلەمان نەماوە بەڕاستی خەڵک تەواو وێران بووە وەزعی خراپ بووە ئەوە بازارەکەی ئەوە بوونی بازارەکەی بوون و نەبوونمان هەر یەک بەنامەیە لەم ڕۆژەدا یاسایی بوو بێ یاسایی بوو بێ قانونی بوو بە هیچ شێوەیەک خۆشگوزەرانی ناگڕێتەوە بۆ خەڵک بێ ئەمەل بووە بێکردنەوەی پەرلەمان تۆ دڵخۆشەکە ئومێدی پێ هەیە وەڵی من خەڵک دڵخۆش ئەبێ بە کاراکردنەوەی بەڵام کە ئیشی پێ نەکرێت بەچی یاسایەک کە ئیشی پێ نەکرێت کەسێک دانرە بڵێ تۆ ناوت هەیە ناوت هەیە بوونت نییە ینی ناوی هەبێ بوونی نەبێت وەک بڵێ باخێکی بێسەمەر چەمێکی وێران وڵی هیوادارم کاراکرێتەوە نێو شتێکی باشە ئێتە خەڵک نەجاتی هەبێ لەم دڵە ڕاوچێت پێ دوایە بۆ بەرقەراربوونی یاسا بێت یاخود بۆ شەرعەتیدانە بە ڕیفراندۆم ڕیفراندۆمە هەر لە بەرەو کاراکرێتەوە هەر لە برەوە کاراکرێتەوە لە ماوەی داخستنی پەرلەماندا میلەت چ زەرەرێکی لێکەوت ژیانی چۆن بوو وەڵام میلەت زۆر زەرەری لێکەوە نە کارەبا هەیە نە ئاوێ نە نەوت هەیە هەر کار و کاسبی نەماوە چۆن بتوانین پەرلەمان بکەینە دامەزراوەیەکی وا کە سەرپەرشتیکاری هەموو یاساکان بێت سەرپەرشتیکاری هەموو ئەو جیهەتانە بێت کە بڕیاری لێوە دەرەکرێت ئەم سەرۆکایەتی هەموو جوگەکانی وڵات بکات تاکو و پەرلەمان شکۆی خۆی بپارێزێت وەڵی پەرلەمان بکرێتەوە باشترێکە 12 و 13 ئەم مانگە پەرلەمان کارا ئەکرێتەوە تا چەند پێ دوایە کاراکردنەوەی پەرلەمان لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە واللهی ئەم دەسەڵاتە کارێکی وای خۆڵقاندووە کە خەڵک زۆر بێئومێد بووە یعنی حیزبەکان ڕێناکەون لە ناوخۆیانە چی بە ئەلمانی چی بە ئیسلامیەوە بۆیە بت تەنازول بۆ یەکتریکان چی لە پێشە ئیسلامیەکان ئەنج ئەلمانیەکان چونکە ڕاستە ئەمە لەبەر بەرژەوەندی میلەتە ئەبێت تەنازول بۆ یەکتری بکەن چونکە وەزعەکە زۆر بەرەو خراپیە ڕات و خەڵک زۆر بێهیوا بووە کارەکردنەوەی پەرلەمان ئەم 12 مانگە گەری شەڵا کارا بکرێتەوە پێ دوایە بۆ بەرقەراربوونی یاسایە یاخود تەنها بۆ کاراکرێتەوە کە شەرعێت بە ڕیفراندۆم بدرێت تەنها بەرژەوەندی لایەنێکە و هیچی تر هەر ئەوەی بۆ ڕیفراندۆمە هیچی تر لە بەرژەوەندی میلەتانیە لە ماوەی داخستنی پەرلەماندا میلەت ژیانی چۆن گوزەرا هەر زۆر بەرەو خراپیە ڕۆ خراپتریژە بێت کاری بیاساییە بەڵێ تاکید بەبێ پەرلەمان هەموو وڵاتی بێ پەرلەمان کە دەستگایکی شەرعیتیانە بووای لێت هەم دام و دەستگا لە ڕێی ساگەر وەکو وڵاتە ئیسلامیەکان شورایەکیشمان هەبووە هەر باش و بەڵام ئەوەشمانیە ئەوەشمانە هەردووشی بەرەو وێرانترە ڕات بتوانین شکۆی پەرلەمان و پارێزین جارێکی تر کەس ناتوانێت دای بخات و جارێکی تر کەس ناتوانێت بێڕێزی بەرامبەرکە تەنها بە ئیتیفاق ئەبێت لایەنە بچووکەکان تەنازول بۆ گەورەکان گەورە تەنازول بۆ بچووکە بەس بە ئیتیفاق دەنا بە هێز هیچ تێ ناکرێت وڵاتەکانی دەوروبەرمان چی سووریا چی تونس ئەمانە بەهاری عەرەبی نمونەیەکن لە بەرچاومانەکە هیچیان پێ نەکرا کاراکردنەوەی پەرلەمان تەناشێکی ڕۆتینیە و هیچ قازانجێ بە خەڵک ناگەێنێ چونکە پەرلەمان بەدەست ئەو حیزبانەوە کە باڵا دەستن تەنها میلەتی سوادی لێکە هەر حیزبێکیش هێزی چەکداری نەبێ پەرلەمان سەرۆکی پەرلەمان بیان نەبێ ئیسفادی نییە واتە حیزبی دەسەڵاتدار پەرلەمانی لابێت ئەنجا میلەتی سوادی لێکە ڕاستە گۆڕان کۆمەڵ یەگرتو ئەمانش حیزبێکی باشن
بەڵام ناتوان توانای ئەوانیان هەبێت لەبەر ئەوان هیچ شەکداران پێ پێ دوایە ئەم وڵاتە وڵاتی هێزە وڵاتی یاسانیە وڵاتی یاسانیە بە دڵنیاییەوە ئازادیش لەم وڵاتەیە نییە بە هیچ شێوەیەک چونکە هەتا حەدێک بۆ دانن لەو حەدەلادا هێز بەرامبەر بەکارێنن واتە تۆ لێرە زەرمەندی یەکەمەبی ومێدە بە کاراکردنەوەی پەرلەمانێ لە بەژەوەندی خەڵک وەڵی کاراکردنەوەی پەرلەمان تا لە سای 25 لە سای 75 جینە تا چەند پێ دوایە پەرلەمان تەنها و تەنها بۆ شەرعیدانە بە ڕیفراندۆم و بۆی شەرعێت بدرێ بە ڕیفراندۆم بۆیە کاراکرێتەوە بە دڵنیایە لەم کاتێ ئەی چەند کاتە بۆوانە بوو چەند کاتە ئەو هەموو هێزە بەژاری کرد خەڵک تەداخلی کرد هیچ قسەیەک نییە خوات لە ئێستا چکە ئیشان پێێتە دڵنیا بە یارمەتیشیان لە کاراکردنەوەی پەرلەمانە ئەوەی تۆ بتێ ئەوت بۆەکەن ئەوە شتێکی کاتیە و کاراکردنەوەی پەرلەمانی ژەوەنی نەماوە مودێکی زۆر کەمی ماوە گەم بیانزانە مودێکی زۆریشمای ئەوشیان ناکرد بەڵام ئیتر لێرە زەرمەند یەکەم میلەتەکەی بە دڵنیایەوە چینی هەژاریش بە تایبەتی لەمەوەی داخستنی پەرلەماندا ژیانی خەڵکی بەسەرهاو لە ماوەی داخستنی پەرلەماندا تەواو من خۆم لە بازار کاسپیەکەم یعنی هەتا بازاریش هەمووی گۆڕا کەسابەت گۆڕا پارە نەما ئەو ژیان و گۆزەرانی خەڵک بە تەواوەتی ڕووی لە باشی کردبوو هەموو کەس ئاواتی بێرە ئاخواست بە تایبەتی بڵین جنوب عەرەب هەموو کەس کوردانی ئێران کەچی ئێستا وا عکس بۆ تۆ ئێمە ئاوات بەوە نەخوازیین وەڵا بڕۆ ناگەم هیچ گۆڕانکاریشی بەسەرا بێت لەبەرەوەی ئیرادەیەکی ڕاستەقینە نییە لەوەتی پەرلەمان نەماوە بەڕاستی خەڵک تەواو وێران بووە وەزعی خراپ بووە هەموو وڵاتی بێ پەرلەمان کە دەستگایەکی شەرعیتیانە بوو وای لێت ئەگەر پەرلەمان کاراکرێتەوە بۆ قسمەتی هاوڵاتیان بێ بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکاربێت بۆ بەرژەوەندی تەسکی حیزبایەتی نەبێ ئاسوودەین دڵمان پێخۆش بێ ئەگەروانە بێ بەداخەوە ئەگەر خۆمان یەکگرتوو بین ئەگەر خۆمان پشتی یەک بگرین پشتی یەک بەرنەدەین پارچە پارچە نەبین هەر کەسە پیاوی لایەنێک نەبین یەک بین هەموو شتێکمان بۆ کرێ کاراکردنەوەی پەرلەمان تەناشێکی ڕۆتینیە و هیچ قازانجێ بە خەڵک ناگەێنێ هیوادارم پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر ئەساسێ لەسەر بنچینەیەکە بتوانن خزمەتی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بکەن بژێوی خەڵک چاک بکەن ئەو کاتە پەرلەمانێکی کارای و پەرلەمانێکی ئەکتیڤە بێ و پەرلەمانێکی زیینووە بێ من وەکو هاوڵاتیەکی شاری سلەیمانی باوەڕم پێوێتی پەرلەمان کارا بکرێتەوە باوەڕم بەوە هەیە بە ئاسانترین شێوە کاراکرێتەوە چۆن لە پەرلەمانە لە کار خست ئاوا دەتوان بیخەنەوە کار جارێکە بەڵام هیوادارم لە خزمەتی خەڵکی کوردستان و پەرلەمان بتوانێت دیفاع لە مافی خەڵکی کوردستان بکە بژێوی خەڵکی کوردستان چاک بکرێ ئێستا ئەم قەیرانە دروستکراوە ئەم قەیرانە بوونی نیە ئەمە دروستکراوە ئەم قەیرانە برای بەڕێز تێگەی من لە کەناڵی پەیامەوە تێگەی ئەم پەیامە ئەگەیەنم تێگەی ئەم پەیامە ئەگەیەنم ئەڵێم ئەوەنە ئەڵێم تۆ جارە ئێوە باسی ڕیفراندۆم بۆ منەکەن تۆ پەرلەمانەوە کاراکەرەوانێ ئەو کاتە بڕۆ لە وڵاتان بۆی پشتگیری بکەن هەموو کەس حەز لە دەوڵەتی کوردیەکە هەموو هاوڵاتیەک باوەڕ ناکەم حەز لە دەوڵەتی کوردی و سربەخۆی نەکە بەڵام لەسەر بنەمایە کە خەڵک ژیانی خۆش بێ خەڵک گوزەرانی خۆش بێ هەزارەها گەنجی ئەم وڵاتە ڕۆی لە دەریای ناوەڕاست و ئەمانەی یۆنان ئیژەر خنکە من برادەری خۆم هەیە لێرە وەزعی باش بوو کەیبینی برادەرەکەی خۆی وەزعی باش بوو هەژار بوو ینی ڕووی کردا ئەوروپا لە ڕێگا خنکە کوڕێکی گەنج یعنی بۆ تاکەی خەڵکی کوردستان چاوەڕێوە بکە وەزعی باش بێ ژیانی باش بێ ژیانی خەڵک بەو ئاراسەیە و بەو شێوەیە ناڕوا بڕێەوە هیوادارم پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر ئەساسێ لەسەر بنچینەیەکە بتوانن خزمەتی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بکەن بژێوی خەڵک چاک بکەن ئەو کاتە پەرلەمانێکی کارای و پەرلەمانێکی ئەکتیڤە بێ و پەرلەمانێکی زیینووە بێ وەڵڵاهی هەتا ئێستا هەبووە هیچ خەڵکی هیچ ومێدەشی نەبووە دڵنیا بە ئەگەر بشکرێتەوەوان هەروە بێت خراپترێ باشتر نابێت هۆکار چییە؟ هۆکارەکەی ئاشکرایە ئەوە تا لەناو خۆمانە یەک ناکەوین چەند جار کۆبوونەوە لەم کۆبوونەوە بۆ کۆبوونەوە پەرلەمان کاراکرێتەوە سازانەکەی بۆی کۆبنەوانێ ئەم خەڵکە سوورە پێم خەڵکە باش تا ئێستا نەکراوە لەمە دواش ناکرێت دڵنیا بە پێ دوایە پەرلەمان بۆ ئەوە کاراکرێتەوە کە ژیانی خەڵک خۆشکرێت و شەرعیت بە یاسا بدرێت یاخود تەنها بۆ شەرعیدانە بە ڕیفراندۆم دڵنیا بە یا بۆ ڕیفراندۆمەکەیە بۆ ئەو کارا ناکرێتەوانێت کە وەسێ باش بێ دڵنیاوە بۆ ئەو کاراکرێتەوانێ کە شەرعیت بە ڕیفراندۆم ڕیفراندۆمەکرێ
دڵنیا بە بشکرە خزلوکی خەڵک با خراپترە بێت لە ماوەی داخستنی پەرلەماندا ژیانی خەڵکی بەسەرات خراپتر بوو باشتر نەبوو هەرچەند ئومێدێک هەبوو لەو کاتە ئومێدێک هەبوو خەڵک تۆسە وەسی باشتر بوو بەڵام کە داخرا ڕێگری کرا خراپتر بوو چۆن بتوانین شکۆی پەرلەمان بپارێزین بە جۆرێک کە جارێکی تر هیچ جێزولایەنێک لە کوردستان نەوێرێت دەست بۆ شکۆی پەرلەمان بەرز دایخات زانی چۆنە ئێستا خۆمان ئەگە خۆمان تەبابین حیزبەکان ڕێکەوە ئێستا میلەتێک هیچی بەدەست نییە بەڵام ئەگە حیزبەکان ڕێکەون یەکگرتوو کۆمەڵ گۆڕان پارتی ڕێکەون لەناو خۆیانە دەستی دەرەکیتیانە بێ ئەو کاتە پەرلەمان کاراکرێتەوە بەمشەوە ئەگەر ڕێگری نەکرێت لە دێگەڵەوە بۆ سلێمانی بە سلێمانە بۆ هەولێر بۆ شکۆی پەرلەمان بپارێزرێت جارێکی تر کەس جورئەتیەوە نەکات دایخات پێویستمان بە چییە؟ وەڵای پێویستمان بە یەکریزیەکە پێویستمان بە یەکریزیەکە کە نێڵین هیچ هێزێک هیچ کەسێک خۆی بسەپێنێ بەسەر لایەنێکی کە تا کارە بکرێتەوە تا چەند ئومێدە بە کاراکردنەوەی پەرلەمانەیە تا چەند پێ دوایە ئەم پارەی بەدەستەوەیە بۆ زیابەی ئیشەڵا و بازاڕەکرێتەوە وەڵاهی هەموو کەس چاوەڕوانی ئیشەڵا شتی چاکەکە جا ئێمەش هیوادارین خی گەورە ڕەحم بۆ خەڵکە فەقیر و هەژارە بکە ئیشەڵا بەخێر بگەڕێت وەکو خۆم بیر و بۆچوونم ناتوانم دەری ببڕم بڵێم یان چاکە یان خراپ لەبەرەوەی من هەر لە خۆ من شتێک دابنێم نابێ وایە بەس هەردوعاکەم ئیشەڵا خی گەورە ڕەحم بۆ خەڵکە فەقیر و هەژارە بکە و ئیشەڵا خوا بە خێری بگێڕێ داخستنی پەرلەمان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە چی بەسەر ژیانی خەڵکە هێنا وڵڵاهی چوزانم تقریبا 2-3 ساڵە وەزع هیچ بەرەو باشی ناڕڵات وەزع خەڵک زۆر لێ ناڕازیە فەقیر جارە فەقیر هەر تەواو کەوتووە چۆن بتوانین وا شکۆی پەرلەمان پارێزین جارێکی تر هیچ هێزولایەنێک نەوێرێت جورئەتیەوەی نەبێت کە دەست بۆ داخستنی پەرلەمان بەرێت بە چی ئەکرێمە ئێمە بە یەکگرتنی خۆمان بە یەکگرتنی خۆمان ئەگەر خۆمان یەکگرتوو بین ئەگەر خۆمان پشتی یەک بگرین پشتی یەک بەرنەدەین پارچە پارچە نەبین هەر کەسە پیاوی لایەنێک نەبین یەک بین هەموو شتێکمان بۆ کرێ بەس ئەمە ئەگەر هەست کەسێک هەر یەکە لە ئێمە بەلای کەسێکا دای بکێشێت و پشتگیری یەک نەبێت هیچ شتێکمان بۆ ناکرێت میلەت میلەت ئەیتەبعامیل ئێمە ئەگەر خۆمان یەک بین هەموو شتێکمان بۆ ببین بە یەک بین یەکدەنگ بین هەموو شتێکمان بۆ کرێت ئەگەر یەکدەنگ بین بۆ نە و بۆ بەڵێ بۆ هەچێکیان ئەگەر یەکدەنگ بین حەچێ بێ با قبوڵمان بێ باشتێکە بۆ نەئەکە بۆ بەڵێکە بۆ حەچێکیان یەک بین ئەتاکە زەرەرمان کرد بە هەمووی بە یەکەوە بێ قازانجیشمان کرد هەمووی بە یەکەوە پەرلەمان ئەو دامەزراوەیە لە هەر وڵاتێکدا بوونی هەبێت و بەڕێکوپێکی کارەکانی ببرێ بەڕێوە ئەوە ئەو وڵاتە لە دیکتاتۆریەت و لە تاگڕەوی دەپارێزێت هۆکاری دروستبوونی پەرلەمان بوو ئەوە دروست بۆ لە هەموو جیاندا کە یاسا سەروەری تیایدا بەرقەرار بێت پەرلەمان ئەو شوێنەیە کە یاساکانی لێوە دەردەچێت و ماف و ئەرکی هەر هاونیشتیمانیەک لەو شوێنەدا دەستەبەر دەکات ئێمەش لە ساڵی 92 پەرلەمانێکمان بۆ خۆمان دروست کرد لە هەرێمی کوردستاندا بە ئومێدەوەی کە یاسا بەرقەرار بێت و هەر یاسایەک کە لە بەرژەوەندەی میلەتەکە دەماندا بێت جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا شکۆی ئەو پەرلەمانە شکێنرا شکۆی دەنگی خەڵک شکێنرا ئەو هەموو خەڵکی کە لە هەرێمی کوردستانە بە پەرۆشەوە ڕۆشتن بۆ دەنگدان و بۆ ئەوەی کە بە ئازادانە دەنگی خۆیان بدەن و بۆی نوێنەری خۆیان هەڵبژێرن لەلایەن حیزبێکی دیاریکراوە پەرلەمان شکستی پێیانرا لە ئێستاشدا دەنگۆی ئەوە هەیە کە پەرلەمان کارا بکرێتەوە لە 12 و 13 ئەم مانگەدا بۆیە ڕابۆچوونەکانی هاوڵاتیان بەو جۆرەیە هەندێکیان دەڵێن ئومێدمان وایە کە پەرلەمان کارا بکرێتەوە و لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت هەندێکی دیکە دەڵێن نەخێر پەرلەمان
هیچ سوودێکی نییە بۆ ئەم میلەتە و چونکم لە ڕابردووە پەرلەمان نەیتوانیوە کە خزمەتێکی وا بە میلەتە بکات کە جێگەی دڵخۆشی و ئومێدی خەڵک بێت بەڵام لەسەر و هەموو شتێکەوە پێویستە مرۆڤ ئومێد بڕاو نەبێت و هەمیشە ئومێدی بەوە هەبێت کە کاری چاک بکرێت و کاری باش ئەنجام بدرێت بۆ خزمەتی ئەم میلەتە ئێمە هیوادارین کاراکردنەوەی پەرلەمان تەنها بۆ شەرعیدان بە ڕیفراندۆم نەبێت بەڵکو بۆ بەرخەرابوونی یاسا و بۆ ئەوە بێت کە ژیانی خەڵک لە ژیانی ناخۆشی ئێستاوە بەرەو ژیانێکی خۆشتر بڕوات و ئەو داهات و سامانی کە لە هەرێمی کوردستانایە بۆ تاک بە تاکی کوردستان بە یەکسانی بەسەریانە دابەش بکرێت و نەک یەکێک پڕ بێت و یەکێک قڕ بێت ئێمە زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانە و زیاتر پەیامەکان دەگوازینەوە بزانین سەبارەت بە کاراکردنەوەی پەرلەمان چیکمان پێ دەڵێن لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون وەڵی زۆر دڵخۆشم پێی وڵاتێک بە پەرلەمانەوە هەموو دنیا لە پەرلەمانەوە بڕیار دەرەچێت ئەگەر وڵاتێک پەرلەمانەکەی پەخرا هەموو دامودازەکانی فلیجە بێت کاری ئەم پاشەگەردانەی ئێستا کەیبیری داخستنی پەرلەمان بوو بەتەچید سەبەبێکی زۆریەوەی بەڵێ تا چەند پێ دوایە پەرلەمان بۆ کارە ئاکرێتەوە یاسا بەرقەرار بێت یاخود تەنها بۆ کارەیەکەنەوە کە شەریعەت بە ڕیفراندۆم بدرێت لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک یاسا سەروەر بێ هاوڵاتەکانی دڵخۆشە بن یاسا سەروەر بێ بەسەر هەموو کەسێکە نە کەسێک پشتی هەبێ یاسا نەتوانێتی لەگەڵکە و کەسێکیش پشتی نەبێ یاسا بە ئارەزوی خۆی هەموو شتێکی لەگەڵ بکە یاسا بەسەر هەموویان بە یەکسانی پەیڕەو بکرێ یاسا سەروەر بێ بەسەر هەموو کەسێک لە ماوەی داخستنی پەرلەمانە ژیانی خەڵکی بەسەراو ئەو پەڕی ناخۆشی ئەوە تا خۆزعەکە خەڵکی بینێ لە بازارە گرانی و بێئیشی و بێکاری و نەبوونی سیویلە و پارە لە بازارە و بازار مردووە ئیش و کار نەماوە وەزعی خەڵک لەو پەڕی خراپیایە چۆن بتوانین بە جۆرێک شکۆی پەرلەمان پارێزین جارێکی تر هیچ کە سوولایەنێک جورئەتی ئەوەی نەبێت کە شکۆی پەرلەمان بشکێنێت و دایخات بە یەک ڕیزی ناماڵی خۆمان هەتا ناماڵی خۆمان ڕێک بێ و یەک ڕیز بێ و یەک گرتوو بین ئەڵێ برارە پشت برابێ مەگەر قەزا لە لای خوا بێ مەبەستە میلەتە بەڵێ مەبەست حیزبەکانە سیاسەکان بەڵێ بەتەچید ئەگەر ئەوان یەک ڕیز بن و تەبا بن کۆمەڵی بەرژەوەندی تاکی و کۆمەڵی بەرژەوەندی شەخسی وەلاوەنێن بە قوربانی میلەتیکەن ئاشبوونەوە و دانیشتن و کۆبوونەوە ڕێکەوتن شتێکی زۆر زۆر ئاساییە ئەوانە توان بە شەو ڕۆژێک ئەم وەزع کۆتایی پێ بێن وڵام من حەزەکەم کارە بێتەوە چکە وەزعێکی زۆر ناخۆشە خەڵک زۆر ئێستا باسەوە لەگەڵ برادرای خەڵک زۆر ئەڕۆ بە خارج ئەوە ناومێدە ئیشەڵا باشکەم کارا بێتەوە پێ دوایە لە بەرژەوەندی میلەت کارە ئەکرێتەوە یاخود تەنها بۆ شەرعەتی دانە بە ڕیفراندۆم زیاتر بۆ ئەوەیە بۆ ڕیفراندۆم 2 ساڵە بۆ دیان کردەوە پێشتر بۆ نیان کرد هەر لە ماوەی داخستنی پەرلەماندا میلەتی بەسەر هاو خەڵک زۆر نەهامەتی ناخۆشی بەسەرات لەو کاتەدا چۆن بتوانین شکۆی پەرلەمان وا بپارێزین جارێکی تر هیچ کەس و لایەنێک جورئەتی ئەوەی نەبێت کە پەرلەمان دابخە وڵای لە دەستی حیزب دەرچێت پەرلەمان دەستی حیزب دەرچێت بەڵێ ئەی میلەت چ ئەرکێکی هەیە میلەت داوای باجی زۆرە ئەم چەند ساڵە زۆریش خەڵک زۆر بێتاقەت بەسەیتران وڵا بڕۆ ناگەم هیچ گۆڕانکاریشی بەسەرا بێت لەبەرەوەی ئیرادەیەکی ڕاستەقینە نییە لەوەتی پەرلەمان نەماوە بەڕاستی خەڵک تەواو وێران بووە وەزعی خراپ بووە هەموو وڵاتێ بێ پەرلەمان کە دەستگایەکی شەرعیتیانە بووای لێت ئەگەر پەرلەمان کاراکرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان بێ بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکار بێت بۆ بەرژەوەندی تەسکی حیزبەتی نەبێ ئاسوودەین دڵمان پێخۆش بێ ئەگەر وانە بێ بەداخەوە ئەگەر خۆمان یەکگرتوو بین ئەگەر خۆمان پشتی یەک بگرین پشتی یەک بەرنەدەین پارچە نەبین هەر کەسە پیاوی لایەنێک نەبین یەک بین هەموو شتێکمان بۆ کرێ کاراکردنەوەی پەرلەمان تەناشێکی ڕۆتینیە و هیچ قازانجێ بە خەڵک ناگەێنێ هیوادارم پەرلەمان کارا بکرێتەوە لەسەر ئەساسێ لەسەر بنچینەیەکە بتوانن خزمەتی خەڵکی کوردستان بەبێ جیاوازی بکەن بزگەوی خەڵک چاک بکەن ئەو کاتە پەرلەمانێکی کارای و پەرلەمانێکی ئەکتیڤە بێ و پەرلەمانێکی زیینووە بێ 12 و 13 ئەم مانگە قەرار وایە پەرلەمان کارا بکرێتەوە تا چەند دڵخۆشی بەمە تا چەند ئومێدێ بەوە هەیە کە کاراکردنەوەی پەرلەمان ژیانی خەڵک بگۆڕێ بەڕادێک ئەگەر پەرلەمان کاراکرێتەوە بۆ خزمەتی هاوڵاتیان بێ بۆ بەرژەوەندی هاوڵاتیان بەکار بێت بۆ بەرژەوەندی تەسکی حیزبەتی نەبێ ئاسوودەین دڵمان پێخۆش بێ ئەگەر وانە بێ بەداخەوە
ڕواناقم هیچ وێدێکیوامان پێوێ هەر وەکو مەرحەلەکانی تر بۆ شتێکی بەرژەوەندی خۆیان بەکارهێن و دواییش خەڵک میلەتەکە زەرەکاتیایە لەگەڵ ئەوەشە بەرژەوەندی حیزبەکان لەکوێیە بوو لەوێ ئیشی پێکەن لەکوێشە ئیشییان پێ نەبوو ئەیوەستێن وەکو ئەوی بینیمان کردنەوەی پەرلەمان جارێکی دیکە پێ دوایە بۆ شەرعەتیدانە بە یاسا یاخود تەنها شەرعەتیدانە بە ڕیفراندۆم وڵی ئەوەشیان ئەکەوێتە سەر مەسلحەتی ئەو گروپە یا بڵێ ئەو حیزبانی کە بەکارهێن نیەتی حیزبانە چۆن بەکارهێن ئایا بۆ مەسلحەتی میلەت بەکارهێن یا بۆ مەسلحەتی حیزب یا بۆ مەسلحەتی میلەت بەکارهێن ئەوەشیان ئەکەوێتەوە سەر دوای ئەوەی کە پەرلەمان کارە ئەکرێتەوە ئەی بینین زان چی ئەنجامەکەی چی ئەبێ لە ماوەی داخستنی پەرلەماندا ژیانی خەڵکی بەسەرا دڵنی ئەوەتە ئەیبینی حاڵی خەڵک چی لاتوە خۆی خراپ بوو خراپتریش بوو ئەوەتی خراپتریش شەوێت ئەگەر لەکردنەوەیە لە بەرژەوەندی میلەت نەبێت زۆر خراپتری شەبێت چۆن بتوانین واشکۆ بگەڕینەوە بۆ پەرلەمان کە جارێکی تر کەس جورئەتیەوە نەکات دەست بۆ شکۆی پەرلەمان بێت و دایخە بەس ئیرادەی میلەت ئەبێ هیچ شتێک قبوڵ مەکە بەس میلەت دەتوانێت ئەوە بکە ئەژینە حیزبەکان هەچ کاتێک هەتا مەسلحەتیان لەگەڵ یەکتیا بگونجێ ئەچنە پێشەوە هەچ کاتێ مەسلحەتیان لەگەڵ یەک نما و کاتە ئاسایی بێتەوە هەر کەسە لە جێ خۆی پاشەکشێکەوە بەس قساکە میلەت چی بکە ئەتوانێت بیان وەستێنێ چی بە خۆپیشاندان بە هەموو شتێک بۆی کە ئەتوانن هەموو سنوورەکان کە ئەبەزێن ئەم حیزبان ئەم دەسەڵات ئەتوان کە سنوورەکان ئەبەزێن ئەوان بیان وەستێن بە خۆپیشاندان بە هەموو شتێکەوەی کە خۆیان نەزان میلەت خۆی لەوە پێش چی کراوە لەوە پێش بۆ ڕاگررتنی دەسەڵاتەکان ئەتوان ئەوانە بکەن چۆن بتوانین شکۆی پەرلەمان بە جۆرێ بپارێزین جارێکی تر هیچ جێزولایەنێک جورئەتی ئەوەی نەبێت کە پەرلەمان دابخە چۆن یعنی عفو بەبستمەوەیە شکۆی پەرلەمان بپارێزین بە جۆرێک جارێکی تر هیچ جێزولایەنێک جورئەتی ئەوەی نەبێت پەرلەمان دابخات ئەوە کەوێتەوە سەر هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردستان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی بڵێن ئەمە یەکگرتووە ئەمە کۆمەڵە ئەمە پارتی ئەمە یەکێتیە ئەبێ جارێکە ڕێگانە درێ پەرلەمان دابخرێ چە پەرلەمان نوێنەری چەنەها هەموو خەڵکی کوردستانە یعنی تۆ گەر ئەندام پەرلەمانێکی دیفاع لە مافی من نەکەی ئەی بۆچی لە پەرلەمانی بۆچی من چۆن جارێکە بتوانم دەنگە پێ بم تۆ من متمانم بە تۆکە ئەبێ تۆش دیفاع لە مافەکانی من بکەیت ئەبێ من داوا لە هەموو ئەندام پەرلەمانەکانی کوردستانەکەم یعنی کارێ بکەن ئەم خەیرانە تێپەڕێنن ڕاستە لەدەست ئەوانە نییە لەدەست سەرۆکی حکومەتایە سەرۆکی حکومەتی کوردیەکە وەکو من هاوڵاتیەکەم کوردستانەیە خەڵک بۆیە دەربەدەری چەس شەهیدیە ماڵوێرانی لە پێناوی کە ژیانی خۆش بێ خەڵک بۆیە ڕاپەڕێنێکی کە ئازاد بێ کە بتوانێت بژی کە مافەکانی نەخورێ هیوادارم داواکارم لە سەرۆکی حکومەت لە هەموو ئەندام پەرلەمانە بەڕێزەکان کارێکی وا بکەن ئەم خەیرانە تێپەڕن بۆی چیتر خەڵکی کوردستان و گەنجی وڵاتەکەمان ڕوونەکاتە ئەوروپا لە ئەوروپا لە سفرۆ دەست پێکاتەوە ئەگەر کارە کابرا ژیانی خۆش بێت چ مەجبورە کوردستان بەجێ بێڵێ ڕوو بکاتە یۆناان و چوزانم ئەوروپا وڵاتانی ئەوروپا بەعام چۆن بتوانین شکۆی پەرلەمان بە جۆرێ بپارێزین کە ئیتر هیچ کەس وولایەنێک جورئەتی ئەوەی نەبێ شکۆی پەرلەمان بشکێنێت و تاگلانیان دای بخات ئەو بە یەکگرتنی میلە دەبێت بەڵام هەر کەسێ لە جێگەی خۆی قسێگەکە ئەمە وا نابێت ئەبێ هەمووی یەک بگرێت یەک قسە بێت ئەمەش بە شەڕ و ئاژاوە حل نابێت دانیشن بە گفتوگۆیەکی دیموکراتیانە دژی ئەو کەسە بۆستنەوە کەوا لە مۆزعاکە ئەویش بە شەڕنا بە هێمنانە بە گفتوگۆ لەسەر مێز بەڵام ئەنجامی هەبێت نەک هەموو لەوەشێت تا ئێستا 2000 کۆبوونەوەیان کردبێت ئیسوادی هەبوو تا چەند پێ دوایە دابەشکردنی خەڵک بەسەر بەرژەوەندی حیزبەکانە زەرەی لە میلەتەکەمان ناوە بەرژەوەندی خەڵک بەسەر بەستۆی خەڵک دابەشەوە بەسەر حیزبەکانە بەسەر ڕەنگەکانە یەکگرتوونی میلەت بۆیە ژیانی خەڵک بەم جۆرە گەشتووە نا ئەزانین چۆنە ئێستا بۆ نمونە یەکگرتو جمهوری خۆی هەیە کۆمەڵ جمهوری خۆی هەیە گۆڕان جمهوری خۆی هەیە فەرمووی ئەوە یەک بگرن نەک کۆمەڵ و گۆڕان یەک بن یەکگرتو دژیان بۆسێ یەکگرتو کۆمەڵ یەک بن گۆڕان دژیان بۆسێ ئەبێ هەر سێشیان یەک بگرن ئەو کاتە حسابێکی تریان بۆ کرێت ئەو دەنگانی کە هێناویانە حەقی خۆیان پێدرێت چکە ئەو کەسانی کە دەنگیان بە ئەوانەی بە تایبەتی گۆڕان و یەکگرتو کۆمەڵ وەکو معارەزە پیانێن لە ئێستاشە ئەبێ حەقی دەنگی ئەو خەڵکە بن ئەو خەڵکە چینی هەژار ئێستا زیاتر بووە لە چینی وەسەد وا هەستەکەم نییە چینی هەژار چینی زۆر دەوڵەمەند ئێمە هیوادارین پەرلەمان کە کارا کرایەوە بۆ بەرقەراربوونی یاسا بێت بۆ پێدانی مافەکانی هاوڵاتیان بێت
بۆ پێدانی ئاو کارەبا بێت بۆ پێدانی کارەبای نیشتیمانی بێت بۆ لابردنی مۆلیدە ئەهلەکان بێت بۆ پێدانی نەوت بێ بە هاوڵاتیان کە ماوەی 2 ساڵە هاوڵاتی قەترەیەک نەوتی وەرنەگرتووە بۆ بێ کە موچەی خەڵک چاک بێت بۆ یەکە موچەی کەم ئەندامان چاک بێت و ژیان لە کولەمەری ڕزا بکرێت نەک تەنها بۆ ناو بێت و بۆ تەنها ئەوەی کە لای وڵاتان بڵێن بەڵێ پەرلەمانان کاراکەوە پەرلەمانمان هەیە هیواداری پەرلەمان شوێنی یاسادانان بێت لە بەرژەوەندی هاوڵاتیان و شەرعێتیدان بێ بۆ یاسانەی کە لە خزمەتی و بەرژەوەندی هاوڵاتیاندایە ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو هیوادارین سوودتان بینی بێت لە پەیامەکان پەیامێم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت